ئەوڕێن و کاتەم باش ئەو کاتەم باش چوون ناوڕێیان ئەوڕێن ئەو کاتەم باش ئەو کاتەم باش چەندە قسە و باس لەسەر ڕەوشی زیندانیە سیاسیەکان دەکەین ئێستا کە هەندە قسە و باز لەسەر زیندانیە سیاسیەکان دەکەین بەخێر بێن ببور ناوڕێیان کە من نەچات دەخوێنمەوە نە پێم دەکرێت زوو بەخێراتن سڵاوی ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە بەس ئەتە لەو پەیجەشم ئەکاونتەشم بڵاو دەکەمەوە ئەوڕێیان ئەوڕێن و کاتەم باش ببورن ئەو بە دەرجی ئیسکم لێرە دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە هاوڕێیان دنیایەک ڕێز و هاوڕێیان ئێستا دەست پێ دەکەین هەندە قسە و باز لەسەر دوایین گۆڕانکاری ببورن ئەمن کە پێم نەکرە ساعت حەوت حاڵەتێک دروست بوو لە دەرەوەی ئیرادەی من بوو کێشە نییە ئەوڕێیان ئەو کاتتان باش ڕەوشەکە باشە یعنی ئەو شکستەی ئەو جارەی دیبلۆماسی و سیاسی هاوڕێیان خۆشیان دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان بۆ ئێوە دنیایەک ڕێز و خۆشەویستی بۆ ئێوە ببورن دنیایەک ڕێز و خۆشەویستی هاوڕێیان ئەمە ینی لای من کەی ئەوە بوو دەتوانم قسە بکەم بەڕاست ساعت حەوت پێم نەکرە داوای لێبوردن دووبارە دەکەمەوە کە لەسەر ئەوەی خۆم نەبووم بەڵام ڕەوشەکە زۆر باش ئێستا شێخ ئەدهەم بارزانی شاتە خەت هاوڕێیان هەموو بۆ بەرەی ئازادی خواست کافر لێی نەقەومێ کافر لێت نەقەومێ مەسرور بارزانی ماڵی مەلم مەسعود بارزانی هەرچی تەسفێ حیساباتی خۆشی هەیە هاوڕێیان لە ڕێیمەوە دەکاتن یعنی ئەوە بەشە چی ململانەی خۆیانە ئیتر بەس هەر باشە بۆ ئێمە هەمووی ئەنەرخی دەدا وەکو ئەو بەیاننامەی نێچیروان بارزانی هەر بۆ زانیاریتان هاوڕێیان منە لێ زانیاریتان پێ دەڵێم بەس لە پێناوی ئەومە بزان ئاگامان لیانە بڕوا بکەن ئەو نێچیروانیە لە دوو شوێن گوتبی کورە ئەوە گەلک مەهزەلەیە ئەگە بڕوان پێ دەکەن وتبووی ئەوە مەهزەلەیە مەهزەلە ئەوەی لە دادگار ڕوویدایە حەقت لە نووسین نەبی ئەوە قسەی مەسنێ چیرە نێچیروان ئەگەرە من ڕاز ناکەم بڵێ ڕاز ناکە کرەوە مازەلەیە مەهزەلە ڕوویدا هەرچەندە بەخۆش لەو شەریفتر نەبووی بەڵام بۆ ئێمە باشە و بۆ زانیاریتان ئەمریشەکان لەگەر ئەوانە هەموو قسەیان کردیە بەڵام یعنی لەگە نێچیری قسەیان کردیە ئەوەی شێک لەو هۆکارانەیە نێچیر هەوڵ دەدا ئینقازی عائیلەی بارزانی کە لەو ملوڕێ واز بینن یعنی قسەک ئەو شەیتانترە لەو نۆقتانەوە ئەگەنا با پێتان بڵێ ماوڕیان ماڵی مەسعود بارزانی ئەنگۆ بە سەیری ئەوەی بکەن یعنی ئەوە نییە بڵێ وەڵی تەسلیم نابن ناگۆڕێن و بەشە چ بڕوا بکە کاکە ئەو هێمن هەورامی و مەجموعەیە لە چاردەوروبەری یعنی ئەوە بی چاردەوروبەری هەموو مەسئولێک کۆمەڵە کەسی بوودەڵا درۆزن تێیدا ئەوانە راپۆرت بەرز دەکەنەوە درۆ دەکەن و قیادەی پارتیوێکێتی و بە گۆڕانی شەودای موسە ئاجێلە و هیچ پوچانە ڕادەگرن حەزیان لەوانەیە مەترسەناکەن کاک مەسعود تۆ قائیدەی گەورەی و خەڵک لەگەڵمانە وایە تا ئەن هەمووش درۆیە ئەوانش بەشەکردنەوەی چکو مەسعود بۆ زانیاریت خونایە تاقیبی وردی هەموو شتەکان کە راپۆرتە ئاخر راپۆرت دەگاتەکنەوی ئەو بڕیار دەدا بۆ زانیاری لە ئەلف لۆیای مەسرور بارزانی بڕیاردان بڕوا بکەن یەک ژورنالیست دەگیرێ مەسرورە یەک کەس دەکوژێ مەسرور بارزانی بۆ زانیاریتان منەوە بەرپرسم لەو شتەیە بەس راپۆرتی لۆ ڕەفع دەکرێت ئەو راپۆرتانە ئەو بڕیار دەدا
بۆیە ئەمریکیەکان لەگەر حکوومەتی قسەیان کردیە کە نیگەرانن بەڵام بزانن هاوڕێیان بزانن ئەو نیگەرانیە ئەو جم و جۆڵە ئەو تووڕەیە هەمووی بەروبوومی خەباتی ئێوەیە بەروبوومی ئەو ناڕزایەتیانەیە درێژەی پێ بدەن لەوەتی لە دوای ریفراندۆم هیچ پرۆتستۆیەک بە ئاستی پرۆتستۆی ئێستا پارتی تەنگاو نەکردیە ئەوە دەبینن یعنی هەموو خەبەر بوویتە ئەوە هەموو شوێنێک بوویتە ئەو مۆزوعە هەرچی هەڵدەستێتەوە کارتی سیاسیە هەموو حیزبەکان جەماوەرەکانیان بەگڕێ خستیە ئەوە بۆ ئێمە باشانی بەڕاستی بەڵام جێگرەیە یعنی قوبار ئەمرت نەمینێ لە بەریتانیا گەورە بووی تو ویژدان دووەرە مقارنەی گوتارەکەی خۆت و گوتارەکەی نێچیری بکە بزانە چەند سەرزری نازام لەوەندە بە حیزایەتی شت دەنووسی یعنی لەوەندە بێغیرەتی بێغیرەت داوەشەی گویا لە بەریتانیا گەورە بووە و مەدەنیە ئەوەیەک بە خۆت باشەزانیەوە مەهزەلەیە ئەو بەیاننامە حیزە چێ دەرت کرد لە پشتەوە جم و جۆڵا من دژم و ناڕزیمە و ناسانم چ فشەکەر وەچی فیلەکەی خاوش کەوتەچێ بەردە مەسروری مەلحیس يعني عيب عيب لبوتان هندا شت وكو زد نفس بهرحال هاوڕێیان بڕوا بکەن هیچ سەفارەت و قونسولیەک هیچ وڵاتێک من یەک هەفتە بوو عەریزەم تەقدیمی نامەم لە بۆ وەزارەتی خارجیەی نارد بوو دوێنێ وتیان بابە لە خزمەت داینا یعنی ئەو فشارانە ئەو کاردانەوانە تەسیری لە هەموو شتێک دەکردیە هەموو شوێنێک بڕۆ هەموو کەسێک ئاگادارە ناڕازیە ئەگەر ئیرادەی ئێوە نەبی بە بڕوا بکەن لە سەجادەی خەڵک بکوژێ سەفارەی ئەمریکی قسە ناکەن راپۆرت ناداها چکو ئەوانە حەزیان لە ئیستقرارە بۆ زانیاریتەن حەزیان لە هێمنیە حەزیان لە ئەوە نییە دوو ئەوانە لەوێن دەرن ئەگەر ئەو هەموو ڕووداوەدا بە هیچ قسەی نەکەن ئیدلۆ لەوێن دەرن بۆیە زەختی ئێوەیە ئەو زەختانە بەردەوام بکەن هاوڕێیان ئەو زەختانە بەردەوام بکەن لەسەر پارتی و خودی مەسرور بارزانی وەهمەچی هەیە وەهم بڕوا بکەس هەر بە عام ماڵی بارزانی شتەچیان هەیە کە شتەچیان گرت دەڵێن ئێڵە جێبەجێ دەکەن ئەگەتر سیاسەتی کەری دێزەش بی مەسەڵەن لە سەردەش دیتمان لە کەمالی سید قادر دیتمان لە ویداد حوسێنی دیتمان کورە لە ڕیفراندۆم دیتمان یعنی لە سویەکی ئاب دیتمان لە هەمووی ئەوی بیانەوێت دەیکن بەڵام زۆر دۆستیەش دۆڕان لە زۆر دۆستیەش هاوڕێیان ئەوانە دۆڕان یعنی ئەوەی سەردەشت ڕاستە تیرۆرت کرد دەزانی چه ئەنرخێکیدا بە خەڵک چ گۆڕانکاریەکی دروست کرد ڕاستە تو ئێستا 5 کەس 6 ساڵ زیندانی کردیەوە بۆ ماوەیەکی کاتی بادینانت ئەوە کرد بەس بزانە چت لێ قەومایە لە 100 شوێنەوە هەمووی ئەوە بڕوا بکەن هاوڕێیان دەسەڵاتی کوردی یعنی ئێستا وەزئی زۆر خراپە حتا بڵێ خراپە لەبەرەوەی پەرلەمانیان ئیفلیس کرد ئەوە دووەم تەجروبەی دادگاشان ئیفلیس پێ کرد دادگاشان ئیفلیس پێ کرد هیچی نەهێشت نموزەجێکی هەرە قێزەوەن مەگەر محەممەد بن سەلمانی ئال سعود کە کردی ئەیش کاکە وەڵڵی بەم بەدەیان ملیار دۆلاریدا ئەو ترامپی خۆ هەمومان ئاگامان بوو ئەجی ئەو ڕۆگە خۆ ڕێیان زۆر خۆشە و خەبەرە مخابراتی ئەمریکی بەیاننامەی لەسەر محەممەد بن سەلمان دەرکردێ دەرێ قاتلی خاشفجیە یەکەم شت یعنی هەموو پارەکەی مەفعولی چەند ئەوەیەک ڕۆ علم بە ملیارە دۆلاریدا وتی دەرێ قاتلە ئەمە تەعامل لەگەر بابی دەکەین لەگەوی ناکرێت قاتلە یعنی ئەوا لێ ئەمریکا وەک سەدامی کوێ هەڵەبجەی لە 1970 ژێدە لە نۆتوێک گەورەیان کرد لێتە گەورە دەکرێت مەسر تۆ بە خۆت بەدەستی خۆت بەڵگە دەدەیە دەست خۆت سوکر ئەوە کرد یعنی بڕوا بکەن ئەو تەجروبەی بادینان لە هەموو دۆسیەکان کێک بوویتە شکست لە بۆ ئەو کابینەیە کابینێت مافی مرۆڤ ئازادی بی ڕۆشتشی زۆر گرنگە هاوڕێیان زۆر گرنگە بەهەرحاڵ هاوڕێیان هەموو حزبەکان لە پشتەوە با پێتان بڵێم بە زۆر بەڕاشکاوی هەموو حزبەکان لە پشتەوە جەماوەری خۆیان هەان دەدەن لەو کەسەی لەگەڵمانن بە گچکە و گەورەوە بە دوو لەبەر ئەوەی سیستەمەکی خەتەرە چاچ دەکەن بەڵام چەک بە حیزانە دەیکەن بەس جەماوەری خۆیان تەعلیمات کردیە هەمووی هاتە سەخت ئەوەش بۆ ئێمە باشە ئەمە زەرەر ناگەین دێن لەگەڵ ئێمە دژی ئەو شتە دەبن و بۆ خۆشیان باشتر ئەگەنا پارتی هەندێک کەس سواری سەر و جێلاکتان دەبێتن ئەگەر لێرە خاستە مەسرور بارزانیان حساب لەو کەستان ناکە بڕوا بکەوە حسابی لۆ مامزەلالی نەدەکرد ئەزەنۆرەی ئەوەی لۆ قوبادەکی مل شۆر بکە بەجددی لۆ پاڤێل بکە هەر تەبعی ئەوانە بە پێش جەلال تاڵەبانی دەکەتن کاکە
ئەو مەسرور بارزانیە ئەو نێچیروان بارزانیە خۆ یعنی سروشتیان وایە هاوڕێیان شتشکە نازانم بەهەرحاڵ وەزعەکان زۆر باشە بڕوا بکەن ینی لە سوید هەموو کەس دەزانێت تێکستێڤێ لە هەموو ماڵەکەیە زۆربەی خەڵکیش دەخینتەوە هەر ڕۆژ یەکەم لەسەری نووسی ئەوە گەلێک زۆرە هاوڕێن بەلای کەم 2 ملیۆن کەس دەخینی تێکستێڤێ ئەوەی لە سویدە تێدەگا یعنی چێ ڕۆژنامەی سڤێنسک داگبڵادێ لەسەری نووسیە و بۆ زانیاریشتان هاوڕێیان لە چەند ڕۆژی داهاتوو ڕەنگە هەفتەیەش کە ئەو پەڕی دەڕۆژکە وەزیری دەرەوەی سوید بۆ یەکەم جار دێتە پەرلەمان بۆ یەکەم جار دێتە پەرلەمان ببوورن ئەم نەرمە کۆخەیەکم هەیە دای مساعد بەسەرپەر ئەمینە کاکەباوە داوای کردی ئەڵێ مادەی ئیعدام کە ئێستا بوویتە سزنی موعەبەد بانکێشی شێروانی و عائیلەکەی ببوورە و هاوڕێکانی کرایە مافی مرۆڤ ڕژێمی هەرێمی کوردستان هاوشێوەی سەدام و تورکیا نامەکە هەیە لەوەی پەرلەمان بڵاوی تۆ ئەم بڵاویشم کردەوە ئێوە هەڵوێستان وەکو یەکێتی ئەوروپاتیە وەزیری دەرەوە کە ئەندامە لە یەکێتی ئەوروپا کە یەکێکە لەو 28 وڵاتەی یەکێتی ئەوروپا دێ لە پەرلەمان 20 دقە گفتوگۆ دەکرێت ئەوە یەکەم جارە دەکرێت لەسەر زیندانیانی بادینانیش قسە دەکرێت وامە دەرزانین دڵنیان چ دوکۆمنتێک لە بەردەستی ئەمینە خان هەیە کە یەکێک لەو ژنە تێکۆشەرانەیە نەک لە دژی پارتی ئەوە بۆ سڵعەدین دمرتاش و بۆ کوردانی باکوور و بۆ کوردانی ڕۆژئاوا بەس ئەو مانگەی دووجاری کە بانکێشتی کردیە یعنی ئەوە نییە بڵێ ینی ئەمینە بەڕاستی یەکێک لەو ژنە تێکۆشەرانەیە من لە 2006 دەیناسم بە سەدان جار ئەوەی کردیە 5 پەرلەمانتارێکی کوردمان هەیە بەهەرحاڵ بانەسمە ناوەوە ئەمینە تاکە گوڵەگەیە قەت پەرلەمانتارشکە بۆ بێرەسە ئازاری ئەو میلەتێ قسە بکاتن 5 پەرلەمانتاری کوردمان لە سوید بە بەردەوامی هەبووە هاوڕێیان شتشکە بێمە سەر ئەو بەرلەوەی بچمە مەسەلەی بێشەرەفی دەستگای دژە تیرۆر و ئاسایشی پارتی کە چۆن ئافرەتی کورد خوشک و دایک و کچەکانمان دەبەنە بەردەم زیندانەکان لە پێناوی ئەوی دانی پێدا بدرێت کە بەعس وەی نەکردیە ئەو بێشەرەفیە من نازام لە یەکێتی بەڕاستی زیندانی ئەگەر یەکێتی وەی کردبی یەکێتی لە پارتی بێشەرەفترە لە دەستگا ئەمنیەکانی کردیتی تکایە خەبەرمان بدەنە ئیدەڤەری ئەوە بەلەوەی بچمە سەوی دەمەیەندێک باسی ئەو دادوەرانەتان ئەوکەم هاوڕێیان تاوان خەبەرەکەیە ئێستا زرار هەرچی دەرێ ئەمە نەم کردیە ئیمزام نەکردیە داوای تەعجیلم کردیە ئەوە دەڵێ بەڵام لەو هەتا یەک شەمێ بە دیار دەکەوی ئیمزای کردیان نا ئەوە یەک زرار هەرچی کە سەرۆکە بەس ئەو لەگەڵەوە بە تەعجیل بکرێ بەڵام ئەو دوو ملهوڕەی بکە ئەو دوو جەلادەی بکە چ ئیڤار مستەفا زەنگەنە چ ئەو سەرکەوت تەها خۆشناو لەگەر 15 ساڵ حکمیان بوونە هاوڕێیان 15 ساڵ یعنی دەبێ بڵێن قسەک زرارەکە تێی نایتەوە با بێتام لەم زرار کۆنە بەعسیە بەدە دەرەجەی حزبی بەعس گەیشتە یاسا لە ئەوەش بە تەمەنی دادوەری تەواو نەبووە بە تەسچەی حزبی پارتی گەیشتی بەڵام هەموو شتێکی خراپ نییە نەبووە ینی مەسەڵەن تورکیا زۆر هەوڵی دایە دە چەند ساڵی ڕابردوو هەندێک کەسێ تەسلیم کاتەوە نەیکردی ئەو پۆزەتیڤەشی هەیە بەڕاستی سانۆکە بەڵام ئەو سەرۆکەکەیە نایکەم کاکە نایکەم ئەتو دەچی کوڕی پارتی زەختان لێ دەکەم مەیکە لۆ دەیکە ماڵی 5 کەسی کاول دەکەن خۆتان کردە قەشمەر ئەوە هاوڕێنەوە حرەکەی زۆر گرنگە ها یەکەم جارە ناو کوردستان پێکەوە تەنسیقی کردیە بڕوا بکە لە قەزەی سەردەشتیش وانە بوو بەس قەزەی سەردەشی و دەمی حرەکەی جەماوەری بەهێز بوو لۆ لە بەرەوەی حرەکەی سوسیال میدیا وها بەهێز نەبوو جای دەنووسە کۆرۆنەش دەوری خۆی هەیە ها ینی لە ئەوروپا و لە کوردستان وەخ ئەو خیانەتەی گۆڕانیش دەوری زۆر خراپی لەسەر ئەوەی کردێ بەڵام ئەو تووڕەیە ئەو جەماوەرە ئێستا لە ناو سوسیال میدیا خربوویتەوە نەک 500 ئاوڕیان 1 ملیۆن دەنگدەری ئۆپۆزیسیۆن هەبووە لە 2009 لۆ چاردە بڕوا بکەنەوە کە تەزویریان نەگەکرا گۆڕان یعنی ئەو ڕێی ئەمریکیەکانە 35 بۆ چ کورسی لە یەکەم انتخابات گۆڕای هینایەتیانەوە بەس 25یاندایە ئیتراوان کە ئەو دەنگە هەیە زیاتریش بووە بێرتریش بووە یەک دەنگە هەمووش زدی مەسرور بارزانی بەس زدی مەسروریە ها هاوڕێیان ئەو ئەگە سیر بکەین یعنی ئەوە چوری شاتیە کە ئەوە بۆ بەڵگەکی زۆر بەهێز بۆ ئێمە من کە دوێنێ گوتم
لەبەر ئێمە دەچین دەرێنەوە سەرۆکی هەرێم بە گومانە لە دادگای هەرێم کاکە ئەوە خزمەکانی خۆتی بە نمونە بەس ئەو بەڵگەی سەرۆکی هەرێمە تو ئەوە بێزار بۆ بالمناسبە بە پارتی برێم مەسرور بارزانی کوردستان بیسار بڕوا بکەن دوێنێ کوردستان بیسار پەیوەندیان بە نورەدین وێسی کردیە مەسئولی ڕاگەیاندوتیان ئەو بەیاننامەی نێچیریەوتی ئەم ناوێرم هیچ قسە بکەم وایە یاننا نورەدین ناوێرم هیچ قسە بکەم لە خۆتان لۆ مەسروری بنێرن لۆ مەسروریان نادێ دوای 2-3 سەعاتی ئەو زەگۆتی قەیت ناکە بڵاوکەنەوە بڕوان پێ بکە سەرۆک کاکە سندانی لێدا ئامۆزاتە و زاواتە و یعنی لە دوور لە خزمتە دەبی خاتری بگیری بەڵام سەرۆکی هەرێمتە زەرێ و ژێرێم ئەی هاوار سەرۆکی هەرێمە بەیاننامەی دەرکردی ڕای خۆی دەربڕیە یعنی نەوێران هەموو کوردستان بیستار وایە نەزەماعەتی کوردستان بیستار بەخوا لە ناو هەمووتان دەسوڕێنەوە عیب نەبێ عیب نەبێ لە ناو هەموو شوێنێک وجودمانەیە ئەوەش سوپاسەکی بێپایان بۆ هەر هەموو ئەو خەڵکانە دەکەین کە هاریکارمان کە زانیاریمان پێدەدەن بڕوا بکەن هاوڕێیان پارتی وێچێتی ئینهیاریان کردیە لە ڕووی جەماوەریەوە خەڵک لەگەڵ یان نمایە لە من وەگرن کاکە وازدەوە بێن خەڵک لەگەریاننا ئەو جەماوەرە گەریشان جەماوەری زۆر هەڵپەرستە بڕوا بکە هەر بچووکتریشت هەست پێ بکەن بەر لە من و تو بارەگاکانیان دەگرن وەکو جاشەکان کەسیان لەگەدا نمایە لەبەر ئەوەی یەک لەوانە و سوسیال میدیایە چاوی خەڵکی کردەوە کاکە چاوی خەڵکی کردەوە هاوڕێیان ئەوە نبینی هەستای دوو پارتی دەبینی لێرەت بێ دوو قسەی بەم بڵێ هەمووی کۆمەڵێک دەمڕوتن 30,000 دیناری حیزیان دەدەن هێندێن جێن بەدایک خوشکمان دەدەن نیانە کە پێیان شەرمە پارتی دیارەکان پێیان شەرمە یان هەندێک کۆنە شوعیەکان هەن ئەوە فێربوونە لە جیاتی پارتیەکان لەبەر ئەوە دەرنەمە سەر بە خۆینا دێم قسە دەکەیت نییە کادیری پارتی نمایە دیفاع لە پارتی بکات ها ئەوە لەو فەیسبووکەی بڕۆ سەر کورە نەگەی پارتی یەکێتی گۆڕانش بڕۆ با مەحموود سەنگاوی شتێکی بنووسی با عومەری سەید عەلی شتێکی بزانە کوڕ ڕسوا دەکرێن کەس نمایە لەگەریان بەس ئەوەیە ئەمە هێزێکمانیە لە ڕووخانیان کەس لەگە پارتی یەکێتی نمایە داروبەر تف و نەعلەتیان دەکات لەسەر ماڵەکانی خۆیان لە تەلەڤیزیۆنەکانیان لە ئەوەکانیان یعنی پارتی وەکومەیە بێزارە قسە دەکە کاکە معاشی دەبڕێ نائەدالەتێک دەبینی فازڵ میرانی ڕۆژێک باسی گەوادی خانەکانی فازڵ میرانی تەنوو دەکەم هاڕێ ئەوە هارون ڕەشیدێک ئەوە یەکێک لە هەرێت بێشەڕەفەکانی کووردە چه ئەزیەتە و سکسەچی لەگە کچی کورد بەو پێگەی کردیە فازڵ متنی تیرۆریست و بێڕەوشت ڕۆژێک بە تایبەتی دەینە سەرت بۆیە ینی خەڵک لەگەریان نمای بڕاوکەن لە هەموو شوێنە کاریکاری نەک هەمومان دەکرێتن یعنی کەسیش وەکو گوتمەوە نبینی بۆیە مەڵێن پارتی خەڵکی لەگەردایە وایە کور ئەمە بە خۆتان نیوەی ڕکلام لەو پارتی وێچێتی دەکەن یان خەڵک دەترسێنن پارتی وایە و پایەچێتی وایە کورە وەڵا فشۆڵن یعنی من هەندێک بڵێم بڕوا بکەن فشۆڵ یعنی ئەمە دەزانین چۆن دەزانم مەسەن راپۆرتی پاراستن دێ ئەمە دەزانین وەڵا ئەمە سەربەوەینە نەکەوانەی لە سوسیال میدیا بڵاو دەکەنەوە لە پشت پەردە ئاگامان لێیە چەند کۆڵەوارن ئەو کابرایە وابە ینی بڕوا بکەن هەموو راپۆرتەکان وەکووانەی شێروانیە گروپەک چاتن گویان قڵابیان کردی و گویا مەسرور و مەسعود ڕەنگی ئێستا بەجددیوە بزانن ئەوانە هەوڵی کۆدەتەیان کردیە و هەوڵی کوشتنی مەسرور بارزانیان کردیە وەکو گوتم جارەگەتیش کورە وەڵڵا هاوڕێیان ئەمە نوێنەی ئەو سەیارانەم لایە و بڵاویش کراتەوە لە کوردستان پۆست و ئەو شەریکەیەش دەزانم کە سایرە لە ماڵی بارزانی دروست دەکات وەکو نەتەنیاهۆی بۆ زانیاریتە لە یابان دەکردرێت لە ئەڵمانیا مجەهەز دەکرێت بە RPG لێی دەناکەوی بە RPG لە جامەکەی دەنای بڕی لە ئەگەر بشتێ سندوقەچی لە پشتەوەیە چێ دەتانی لە مەسعود بارزانی بەگوڵ لە لێ بدە دوای 100 سیارەی لە دووە کە دەڕۆنە دەرێ 2 سعات پێشتری 100 مەتر و 3 کەسی لێدا دەنێن هەرەسیاتە تا دەسن و دێنەوە چێ دەتانی لێی بدە بە قوربان شێروان نگبەت ئەیاس گۆدار مەلاژڤان هەریوان وەڵی زۆر کۆمیدی پارتی بە شەرەفم کۆمیدی و کورە وەڵی گەوا بەسیت بای 1000 کەس هەوڵی کوشتنی مەسعودی دەدا بە 5 گەز بتانرێ سەری ڕەش و بارزان بژیرە وەڵا ئافەریم سۆپەرمانن
هاوڕێن دەستگای دژە تیرۆر ئەوڕۆ بەیاننامەیەکی قەشمەریغانەی دەرکردی ئەوە بالمناسبە دیندار زێواریش ئاخر ڕشانەوەی پیسایی لە دەوی دێتە درێ ئەو کابرایە تاعانەوە بەڕازی ڕوویدا ڕۆژێک لەو گوندەکەش ئەوە بووە لەگەر خەڵکی گوندی بەشەر هاتیە هەموو چێرەکانی بردیە لە مەکتەبێدانە ئەو دیندار زێباریە کەل لەسەرەوە بەخۆی دەڵێت چێڵە هەمووی بردیە لە چێڵی هەموو گوندەکەی عیدز کردێ بڕوا بکە نای گوندەکەش لە تەفدا پرێسەیە لە تەفدا پرێسەیە یعنی ئەوڕۆ دەڵێ وەڵاوانە هەندێکیان دز بوونە توی شرەفت کەس هەیە بە قەدەرەنگۆ دز بن کەس هەیە بە سیخوڕی وڵاتانیە کوورە کاکە تو کوڕە جاشی شەرم لە خۆت بکە بڕوا بکەن هاوڕیان ئێستا باسی ئەو دادوەرانەشتان و دەکەین باسی هەندێک ئاسایشتان و دەکەین ئەو پارتیە تەژی بە بادینی واتە ئەوەندە زۆر هەمووینەوەی باسیەکانە لە باڵا دەستە هەمووینەوەی باسیەکانە دیندار زێبەرێت کوڕە جاش شەرم لە خۆت ناکەی دەی بەو کوڕە نیشتیمان پەروەرانە دەرەی ئەوانە جاشن ئەوانە دزن دزی یعنی چییە دامانە دزیان فەقیرانە داماننا هەموو قسەکان کە هیچی درۆیە بە قورئان بەشی یەک دقە یەک چرکەی ماڵی بارزانیان نەدزیە لە ئەوەیەتی کورە قسە کەرامەتی شەرەفتان هەبی کە قسە دەکەن لە ئەو دیندار زێباریە 8 ساڵە هەر یەکێک راپۆر دەکات دەرێ موعامەرەیە لەسەر کورد ڕۆژێک نەمانی دەبێ ئەرە وەڵڵای ئەو کەم کورتێمانەیە دوو ئاڕێ دەستگای دژە تیرۆر دەستگای سەرکوت کۆمەڵێک ناوی ڕێکخراوی مافیایی نایە دەڵێ ئەوانە لە دنیای ساغ بوون وەڵڵا یعنی ڕۆژێک دابێت بڕوا بکەن ڕۆژێک دابێت دەبێت دەستگای پاراستن و دەستگای ئەمنی و لە ڕێکخراوە هەرە تیرۆریستەکانی دنیادا بندرێ ئەزانی چ خەڵکەکتان کوشتیە بە چ شێوازە چ فاشیانش کوشتیتان ئەوەی ئێوە کردیتان بڕوا بکەن داعش ئەگەرۆکی ئێوەی کردبی بە تایبەتی لە نۆهەتەکان کە هیچ ڕقابەت لەسەرتان نەبووە ئێوە زۆر لە داعش بێ ئەخلاقتر بوونە لە شەڕی ناوەخۆ هاوڕێیان پارتیوێکێتی هەردووچیان داعش ئاسا دەستیان نەبوو ژنیەک برد دیلیان کوشت سەربڕینیان کرد تێم دەگەی هیچ نماوەکی داعش نەکەن هیچ نما نەیان کردبی چه دەی مقارنەی خۆتان بەوە دەکەین سەدان دۆسیەمان لایە هەندێک باس کراوی هیچ کەس دێنە سەرێ کە چۆن لە داعش بەوت خەڵکتان سەربڕی ئەی هاوار مەکی باسی نەکرد بە ناوی هینا کابرایەک لۆ خۆی لۆ گاڵتەی دوبی ئای ڕۆژێک چێلێک سەرەوەت ڕۆژێک مەسعود بارزانی جوا سەر ببردرێ تومەز مەسعود دەزانێت دەچێتن بڕیار دەدەرێ هەمان شتی لێ بکەن بڕوا بکەن وەچی گۆلچ سەریان بڕی بوو ناوی کەسەکەشی گوت خۆ ئەگە دەژڕێت ئەوی باوەڕیش ناکەوەیە کاچی من چەند کەستان پارچە کرد هاوڕێن دەستگای دژە تیرۆ دەرێ ئەوانە بارەگای حزبەکانیان سووتاندیە تویژدانتان قەت ڕۆژێک لە ڕۆژان نەک شێروانی و گروپەکە یەک حزبیت کەتان دیتیە بارەگای خەڵک بسووتێنیتن وەکو حزب وەکو جەماوەرەی پارتی کە بە ڕۆژی ڕووناک لە 2005 دیشە نەک 2005 هاوڕێیان بۆ زانیاریتان لە 92 بیرم دێ بەڵتەجی پارتی لە سامی عەبدوڕەحمانیاندا لە دۆچی هەموو کەس دەزانی لەبەرەوەی پارتی گەل بوو لێیاندا لە 2005 هەموومان دیتمان یەکگرتویان بەڵتەجیەکانی پارتی ئەو کرد هەموو حزبەکان پارتی بارەگای سووتاندینە هەموو حزبەکان کەچی بڕوا بکەم بەیاننامەی دەرکردێ دەرێتن وەڵا ئەوانە بارەگای حزبەکانیان سووتاندیە باش تووژدانتان ینی ئەوە دوو درۆزن ڕێک دەکەون درۆ یەکتر پینە بکەن دەستنەمە دیزەکی درۆزنەک دەرێ ئەمن بە چاوی خۆم دیتم سێک لە ئاسمانێ دەعەپی ئەویتکە گوتی ڕەنگی بازێک بردبی ئەوە بی ئەجا هاتە دەرێ خوارێک گوتی کاکەم پێمان گوت درۆی ئەردی لۆیەک پینە دەکەین نەکی ئاسمانێ بڕوا بکە کەس هیچ هێزێک نییە ئەوەتانۆ پینە بکە کە ئەو پێنجگەنجە بارەگای حزبەکانیان سووتاندیە کاکە قسە درۆژ دەکەن قسەک مەعقول بی تیرۆریان کردی باشە وەڵڵاهی دەیان دۆسیە لە بەردەستی نەک دەیانی ئەنی کۆمەڵێک دۆسیە لە بەردەستی مەیە کە دەستگای دژە تیرۆر چۆن خەڵکی بە وحشیگەری تیرۆر کردیە چۆن خەڵکی بە وحشیگەری تیرۆر کردیە هاوڕان ئێستا دەرە قەت نانۆکو نۆهەتەکان لەبەر ئەوەی سۆسیال میدیا هەیە ڕێکخراوی جیهانی هەیە ئۆپۆزیسیۆنێکی ڕادیکاڵ هەیە ئەگەنا سەردەمی ڕایەت خراپتر دەکەن بۆ یە قسەک شەرم بکەن درۆژ دەکەن وەچی درۆی خەڵک بکەن
هاوران بسما ببورە بێمەوە سەر حاکمەکان گرنگە ئەو بەیاننامەی دەستگای دژە تیرۆر ئێستا دێنە سەریان چۆن دەستدرێژی سکسیان کردە سەر ژنان و چۆن هەوڵیاندایە و چەند دۆسیە 8 دۆسیەم لایە و دەنگە چشم لایە دەنگە ژنە چشم لایە کە دەڵێ بە مەسەلەی سکس بە پیاوەکەم ئەوە بووە احترافیان پێکردیە ژنەکە بەخۆی وەدەرێ ژنەکە بەخۆی وەدەرێ لە بەردەم پەرلەمانیشە هاوڕێیان ئەو دادوەرانە بە هەندێک بەسەری ئیش دەچیانەوە باسکەم ببورن ئەمن پەردوم زرار هەرچی کۆن بەسی بووە وەخت خۆی دەیگوت سەدام لەنەوەی پێغەمبەر بووە پەیامبەری موسڵمانان بووە ئێستا دەڵێ مەسعود بارزانی لەنەوەی ئیمامی عەلیە بڕوا بکەن ئەوەندە هەڵپەرستە ئەوە یەک بە بەعسی بوون پێ ڕاگەیشتیە یعنی لەنەوەی بەعسیەکانە ئێریڤان کوڕی بەعسیەکانەوە کەسەکە زۆر بێڕەوشتە بە تایبەتی لە مەسەلەی ژنان یعنی ئەوە نییە بڵێ ئەوە شتێکی پریڤاتی خۆتی ئەوانە دادوەرن و ئەو پێگانەی خۆیان زۆر بەکاردێنن و کەسەکە من ئەوەندە پێ دەرم ئیڤار تۆ زۆر بێڕەوشتی ناشمێ بسمە ناوردەکاری زۆر شتی زۆر مەلەفتمان لەواتی بەس ئیشی من نییە ینی هەندە شت هەیە ئی چار دەوروبەرت ئی خۆت بچم بەسەر ئەوەندەت پێ دەرێم دیگەلەوەی کوڕە باسی ئاگاشمان لێ ئەگە دەژێ باسی ئێرانیەکەش دەکەین ئاوڕیان جووا ببورن ناسکە کەرکوچی جارەکەی تر زۆر گوتم ناسک ئەوە جوان ناسکە کەرکوچی هەتا 2003 بەعسی بووە قسەیە بە قووەتیشەوە لە کەسانی نزیک خۆی کە مەسئولی مەحکەمەیەک بووە لە فترەی بەعس و بەعسش تۆغ بووە لە دوای ڕوخانی بەعس هاتە ناو پارتی و ئێستا بە پێی ئەو زانیارانەی ئێمە ئاوڕیان هەفتانە دەچێت لەگەر سەفارەی تورکی کۆ دەبێتەوە گروپەکەن دەبی چ بکەن دەبی چ بکە بڕۆسە پەیجەکەیمان هەیە پەیجەکەمان دیتەوە لە ئەستەمبۆڵ دەژی ئاوڕیان دوو شوقەی هەیە ڕێستورانگەچی هەیە خانی لەوێندەر هەیە زۆربەی ملک و ماڵەکانی لەوێندەرە دوو کوڕیش هەیە بە کوردی نازان قسە بکەن بە کوردی نازان قسە بکەن عەرەبی ئەوەیە یعنی بە تورکمانی و عەرەبی قسە دەکەن گومانی زۆری میت هەیە لەو ژنەی دادوەری گشتی بوو گومانی زۆر هەیە و پەیجەکەش هەیە بڕۆن لە ئەستەمبۆڵ دەشی شانازیش بە تورکی دەکە ئەوە پارتیش نایوێتێ بۆ زانیاریتان کۆلفی کولە لە ناو پارتیش سەرکەوت تاها خۆش ناو نمونەی ئینسانی ترسنۆک و هەڵپەرستە یەکێک لەو دادوەرە بێڕەوشتانە بووە کە هەوڵیدایە 15 ساڵ شێروانی ئەیاز و گۆدار و هەریڤان و مەلاشڤان بگیرێ 15 ساڵ بێڕەوشت منداڵت هەیە خەڵک لەسەر چات بچی 15 ساڵ حکمی بکەی ئەو دادوەرانە نازان وجدانیان هەیە ئەخلاقیان هەیە ئاوردەدەنەوە یەکێک گوا لە منداڵی ئێوە بکە بێکەرامەت نەبن دادوەر کاتێکێک پێی دەرێ هەوڵی دەست بە ژنم هەڕەشەم لێکرایە ئێستا ئەمن بەس گوتم ئێریڤان بێڕەوشتە ڕەوشتی کۆمەڵایەتی ئێستا فول دەبی ئانی ئەوها ئێستا ئێریڤان دەزانم ئەوانە فول دەبی ئەگە باسی ئەوەی ئێرانیەکەش بکەم دە هەندێک کە هەڵدەپەڕی بەڵام خەڵک بە شەرافەتەوە ئێوە دەستدرێژی لەبەر چاوتان ئەگە دادوەر یەقیت کەرامەتی هەبی یەکسەر دەڵێ بینن ئاسایشی گشتی بدرێنە دادگا مەلەفەکانیان تەحویل کرد کەچی قبوڵیان نەکردێ مەلەفەکانیان لێ پێچینەوەی لەگەڵ بکرێت قبوڵی تیاوە لەگەڵ ئەوە بوونە 15 ساڵ ئەو دوو بێڕەوشتە زیندانی بکرێن 2000 شێروان گوتیتی بە خێزانم هەڕەشەم لێکرایە هەمویان گوتیان ئەشکەنجە درایینە دادوەرێک یەک تۆس کەرامەتی یەک نێژێ دەکا و یەک ڕەنگی خۆ پیا و ماقوڵی خۆشناوەتی بتەوە ئەنها ڕێیان ئەمە قسانە دەگەن لە قەبیان خۆشناوەرچی ئەمە ڕێزمان لۆ هەرچی لۆ خۆشناو هەموو عەشیرەتەکەی بەس لاولێر هەرچیە دەستەوە لە قەبەرچی عەشیرەتی لە قومی خۆی دەنێ بەڕاستی ببورن ینی قەز دەکەم ئەوەیە بەخۆی وەدەنێ هەتاوەکو پارێزگاری لە خۆی بکە ئەوەش یعنی ئەوە مانایەوە نییە زرار هەرچی هەموو هەرچەکان نا هەرچەکان زۆر بە مووقفن بڕوا بکەن خۆشناو زۆر بە مووقفە من نازانم بەس ئیتر کە لە قەبەکەی وایە بۆیە دەبێ ئەو شتانە باز بکەیت ئەجا و ڤیلەکی هەیە و ناسکا کەرکوچی لە بن مەسیفیە و خانێکیشی هەیە لە پشت پەرلەمانە
لە دادێ میدیای کچان تەنیشت چایخانەی بایزی ئیتر هەولێریەکان دەزان چ مەوقعش استراتیزیە هەتا 2023 بەسی بووە لە کەرکوو چێژ بە هاتە هەولێر نازم ئەو ملک و ماڵی بە چ پەیدا کردێ بەس بەم بڵێ کوڕە هەژارێکی هەولێر هەتا دەمری خانی نییە کرێکاری دەکات ئەو ژنەش بە دوو بە 1970 ساڵی کوو بۆ ئەو هەموو خاوەن دەوڵەمەندی خانی لە پشت پەرلەمانی لە پشت دادێ میدیای کچان تەنیشت چایخانەی بایزی قوڵایی سنتەریش هەولێرە لە بن مەسیفی ڤیلەی هەیە لە ئەستەمبۆل لە چێتان بوو ئەو دادوەرە هاوڕیان بچمە سەر مەسەلە بێ شەڕەفیەکانی دەستگای دژە تیرۆر و ئاسایش تاوانەوە من زۆر ئەزیەت دەخۆم جگەلەوەی لە دادگاکان ببورن لە هەموو دەوائیرەک لە هەموو بەرپرسەکانی پارتی و یەکێتی بە گۆڕانی شوێستا بە حزبەکان پێگەی کەسێتی خۆیان کە کارێکی بێڕەوشتیە لە بۆ ژن بەکاردەین ژنی پێقناع دەکەن وەرە نەقلت دەکەین وەرە داد دەمەزرێنین وەرە پارەت دەدەینەوە نابینی ئەو هەموو هەندێک لەو ئافرەتانە بە شەو ڕۆژێک سیارەی ئاخر مۆدیلی لە بنا ئەمری 25 ساڵە شەریکەی هەیە ئەخە لە چێتان بوو ئەو هەموو پارەی و میلەتەیەوە کۆ لە مەسوولەکە ناوە لە چێ پێ پەیدا کرد ئەو هەموو کچانە لە عمری 25 ساڵە هەموو مەسوولانن کەەوە هەموو خیانەتە هەموو تاوانە هیچ پریڤات نییە و شتانە بڵێ لە ئەوروپا شتیوان نیە بڕوا بکەنەوە ئیبە بوش سەرۆکی پارتی مەسیحیەکان فەقیری مێردی جیابۆر دایما ئەو چۆ کەنیسەی بچۆ دیسکۆی وەڵڵا ماشێتی جەریدەی ئافتۆم بڵادێتی سویدی لەسەری بنووسیان لە دوو پیاو دەگەڕێ فەقیرەی لێ خۆی بچیرە خۆی دیسکۆش خۆ ڕابواردن نییە وەکو شاییە یعنی بۆیە ژیانی مەسئول هیچی پریڤات نییە هیچی پریڤات نییە ژیانی مەسئول یەکسانە بەوەی کە ڕەمزەکی وڵاتە کە سیمبولە کە دەبیت بپارێزرێ دەبی نموزەجێکی جوان پیشان بدەین بە کەیف خۆت ئەوە بکەی دێ ئەو خۆشیێ ڕادەبێرن هەموو لە حسابی قوتی خەڵکە هاوڕێیان بە هەر حاڵ بچینە سەر بێ شەڕەفیەکان یەکەم کەس ئسمە دەرگوشی تا ئەنا ئسمە دەرگوشتەوەی بزانم حەوت کچی هەیە ئسمە دەرگوشی ئەو شتانەی ئەتوو کردیت بەس بیر بکەوە یەک وا لەگەر کچەکەت بکە بەس بیر بکەوە بیر یەک لەگەر ئەزیەتی کچەکانت بدە هەر بە شەق نەک ئەوەی ئەتوو کردیتت کە چەند کەست هەڕەشە لێ کردیە بە کچ بە ژن یەکە گوا لەگەرەنگۆ بکە ئسمەت لۆنگۆ چن یانینەوەی چنەوەکن خۆ سەردەمی ئەغریقەکانیش نماوەێ ئەو تەبەقەی باڵاکان و ئەوش عەبیدەکانن بە شەرن وەکومەش نین ها وەکومەش خاوەن عزت نەفس و کەرامەتتان نیە چەند کەیست ئسمەت ئەرگوشی بە مەسەلەی کچ دان پێ بنانە کەستە بەشەکی باز دەکەی لە کاتێکدا بیر بکەنەوە هەر یەکێک لەو بەرپرسانە خوشک خێزانتان هەیە یەک وا لەگەر ئێوە بکە چ دەڵێن خۆتان بێن نەجێ یعنی ئینسان هەر شتێکی کرد بیر بکەوە ئەگەر ئەتوو لە شوێنی وی دابی هاوڕێیان دوو کەس هەبوون ئەمە ناوی یەکەمیان دەدەم ناوی دووەمیان نادەم لەگەر ناوچەکانیان لەبەر ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە کۆمەلگا چەندە ئەوە شەرافەتمەندیە کەسەکە بوو لە زیندانی ئاکرێ وتی دەزرێژی سکسیان لەگە کردیمە بە من یەکێک لە جوانیەکانە بەڕاستی یەکێک لە جوانیەکان و یەکێک لە جورئەتەکانەوە چۆن نادیە مراد گوتی داعشێ دەبی ئەو جورئەتە هەبیت ئەو جورئەتە دروست بکرێ ئەو تاوانەی دەسەڵاتی پارتیوێکێتی دەزرێژێ سکسەکان تاوانەکانی باس بکەن هیچ عەیب نییە ئەوە بە زۆرم لێیە هیچ ئەوە نەبووە بۆیە بەڵام ئەخلاقیان هێشتان ئەمن باز ناکەم لە بە دووشتی یەکەم شت لەبەر خێزانەکانیان دووش لەبە عائیلەکانیان کەسێک بە ناوی جاسم حەین ببورە جاسم حا لەگەڵ حاجی محەممەد هەموو زیندانەکان دەزان هەردووچیان ژنەکانیان هەڕەشیان نەکردن وتیان ژنەکانتان دێنین ئەگەر ئەحتراف نەکەن لە 2000ەکان هەردووچیان لە زیندان وتیان کاکە ستان دەوێت بۆتان ئیمزا دەکەین دوای تاوانێکیان بە مل دادەن دوای ئەوە دوو کەسیت کە بە ناوی سعد و هێمن ئەو تاوانیان کردبوو ئەدامیش کران کاکەمین نەجار گوت وەڵای کاکە پاراستن پێی گوتی مۆرە شکایەتیان لێ بکە چیمە شکایەتەکەم کردیە بڕوا بکە چوو بن گوتی ئاستا کە کەت دەرکەوتیە سعد و هێمن هەوڵی تیرۆر و کوشتنووتیاندایە
گوتی مشکلە نییە تازە ئەدام ناکرێن ئەوە ئەو ئسمە دەرگوشیە من زیندانە بۆ پێی گوتیمەوتی کاکە پێمان گوتی ئەی هاوار ئەوە دەرکەوت ئەمە بەریئین خەڵکی کەوتاوانێکردوتی مشکلە نییە 100 کەسمانەیەکی شوبات کوژرا ئیسلامی بوون بڕۆ لە سزن پاردنەوە هەتا ئێستا لە سزن بەریش 15 ساڵ تێپەڕێ 100 کەسمانەیەکی شوبات ئەوە بە کورا هاوڕیان زۆر مازەلەیە حاکم ئیسماعیلەکە بووە پارتی زۆر لەوانە بێ ئەوت کەرامەتتر بووە ئازەی ئیسماعیل شەکی بەوە بزانم بە تەلەفۆن خەڵکی گوتی ئەدامی بکەن بە تەلەفۆن گوتی سزن موعەبەدی کەن هەر بەس بە تەلەفۆن ئاسایش پێیان گوتی ئەوە لە نۆهەتەکان ئەی کەمالی سید قادری بە 30 ساڵ حکومدا هەر بە تەلەفۆن ئاسایش پێی گوتیا ئەو کەیسە هەیە مۆزوعەکەی وایە وتی 20 ساڵی حکوم بکە بە تەلەفۆن هاوڕێیان کەسەکە بۆ ناوی زیا خەڵکی پردێ بووە هەر ئەوەندە دەڵێن گرتوبیان ژنەکەی هاتبوو مەهازە یەکسەر گرتوبیان لە 2001 یان ئەتراف دەکەی یان دەستدرێژی بکەینە سەر خێزانت ئەتراف دەکەی یان دەستدرێژی بکەینە زیندانت ئیتر گوتبی چتان دەوێت لۆتان دەکەم چتان دەوێت لۆتان دەکەم لەوێ دری لە خۆ بوویتەوە یان لە خۆ چوە لە حەژمەتە لە خۆ چوە لە حەژمەتی ئەوەی ناوی زیا قەڵکی پردێ هەر ئەوەندە دەرێ خێزانەکەی گریا بوو گوتبی زیا چ دەرێن بکەن بەس لێرە بچمە دەرێ بەس لێرە بچمە دەرێ دەستگای پاراستن تەحەدا دەکەم وە نەبی بێ شەرەفینە من نازانم کوردە تورکمانە بەس ئینسانە عەرەبە لە خۆ چوو بوو لە حەژمەتان ژنەکەی ئەوەندە پارابۆ لێیان کەسەشکە بە ناوی فەلاح کەرکوچی بووە زیری ژنەکەیان لەبەر چاوی دڕاندر بوو فەلاح کەرکوچی دەستیشیان لۆ بردو بوو یعنی دەست لۆ مەم کوشتیان برد بوو بە جانتای لە ئاسایشەکەیدا بوو گریا بوو زۆر فەلاحوت بیچتان دەوێت کردیت کچستان دەوێت کردیتم 6 ساڵ گیرا بوو تاوان هاوڕێیانە ئەو زیا ئەو فەلاحە لەو ڕۆژۆ ژنەکانە نەوێرابوون بچنە مەهاجەیان هەتا ئیزندران نەوێرابوون بچنە مەهاجەی لە ترسی ئاسایش کاکوەلید یونس چیرۆکێکی زۆر مەعساتی هەیە بڕوا بکە مەسوولی بزوتنەوەی ئیسلامی مەلبەند بوو ئەوەی ڕاگەیاندنیان بوو 9 ساڵ زیندانی کرابوو ئەم دەستەکەم لەوە باس کرد شاهد نەدرابوو دادکە 9 ساڵ ئیتر هاوڵاتی بڵاوی کردۆمەش بەم ئەمنستیمان گوت کاک سەعید بوومە دوعا و دەمی مەسوولی شەرق ئەوسەد بوو کەمپینی عالەمیان کرد ئاخیری 5 ساڵ حکوم درا 5 ساڵەکە شتەوە کرد ئێستا 6 بەرنەدرایە 6 کە ئێستاوە بۆ 20 ساڵ تقریبەن لە 2001 گیرە یان کۆتایی نۆتنوێ نازەم شتە چی وایانی 20 ساڵە 5 ساڵ حکوم درایە 15 ساڵ ئەوها لە ژۆرەیە جلچی بنەوەی خێزانیان لۆ هینابوو و ژنە چێە مرورە لە مەسیفی ڕادەوەستی ئێستا دەرێن لە فلکەکەی مەسیفی ئەو ژنە کردووە قیژ و هۆر ئیتر جلچی بنەوەی ژنەکەشیان لە بۆ کاکوەلیدی نابوت کاکە چتان دەوێت دەیک چتان دەوێت دۆتان دەکەم ئەسمە دەرگوشی دڵشاد یوسف ئەگە درۆی دەکەم برێن درۆیە درۆیە ئاسایش واتە پارێزگاری لە کەرامەتی خەڵک هاوڕێیان ئێمە پەناهەندەین لەو وڵاتی پۆلیس و دەستگای هەواڵگری سوید بە یەک تەلەفۆن دەگەنە سەرمان چ سویدێک لە بۆی نییە دەست تفەک لە ئێمە بکە هیچ سویدیەک لەعلم ئەمە بارگرانین هەر هەموو پەناهەندە هەر هیچ نە لە ڕوویدەوە کەس لە بۆی نییە پێمان بڵێ سەرڕەش بە دیاکاری بە دیسکرێمنینگ بە دیاکاری کەس لە بۆی نییە شەخەکمان لێ بدە کەچی کچ و ژنی کورد لە بەردەستی ئەو دوو حزبەی ئەو پڕی سوکاتیان پێ دەکرێت کاک نیاز عەزیز ئەوە من وەخت خۆ زۆر ئیشم لەسەر ئەو کەیسەی کرد لە 2014 لە کوردستان پۆست لەسەریشم نووسی
یعنی هەوڵی ئەوەشیان کرد عسمە دەرگوشیەک لەوانە بوو هەڕەشەیان لێ کرد بوو کە خێزانن دەینە بەرامبەرت ئەگەر احتراف نەکەی عسمە دەرگوشی جەلات لە نوهەتەکانەوە خەریکی جەریمەی والله عواد بەندەر والله کورە هەرچی جەلات هەیە بەقەت ئەو عسمە دەرگوشیە جەرائیمی نەکردیەوە بەشدار نەبە زۆر ترسنۆکە زیندانێک دەستی بەسرا بەوە دەستی کرا بەوە هەرات بوو لە ترسان لە ژۆرێش بوو وایە نە عسمەت هاوڕێ من بەس دەیان زیندانی سیاسی لە دەیان ساڵی ڕابردوو کە بەربوونا ئەو زانیارانەم دەدەنێ بە سەدان کەسیان گرتیە ئەو مەلەفانە هەموو هەیە کەسەکە بوو بەناوی عەلی ئەستا تەقینەوەکی ئەنکاوە گیرا بوو بڕوا بکەن 3 مانگ ژنەکەیان لە بەرامبەری ڕاگرت لە ئی پیاوە ئەو لەو ژووری ئەو لەو ژووری دەزێژیان نەکرد بەسەری بەس یعنی ئەنکاچی من ژنی لۆ دەینێ بەرامبەری ژنی لۆ دەینی لە بەرامبەری لەو بەرامبەری زیندان دەکەی هەر هیچ نەدەی بەمە قسمی ژنان بێ شەرەفینە با داعش بی یعنی کورە ئینسانیەت ئینسانی خۆمە ئەوە نییە عەرەب بی ئەوی داعش بی ئەگەر ئەمە وەکو داعشمان کرد ئەگەر وەکو بەعسمان کرد ئەتی یعنی فەرقمان چییە یعنی ئێستامە خەڵکی ئۆپۆزیسیۆنین ئەگەر وەکو پارتیۆچێتیمان کرد فەرقمان چییە 3 مانگ ئەو ژنەیان لە بۆ شەڕی نەفسی لە بەرامبەریاندا نابوو هاوڕێیان عەرەبێکی زۆر گیرایە بۆ زانیاریتان لە کوردستان زۆر لە کوردستان گیرایە دیانگرن دەوڵەمەندەکان داعش دێنەوێندەر بە 4-5 دەفتەری دوای ئەو بەریاندەن دەفتەرێک ئەوزاندا پارێزەری سەخیفیشیان هەیە تەنسیقات دەرێ ئەمەلۆتان بەرە دەین بە 4 دەفتەر 5 دەفتەری دەفتەرێک لە بۆ پارێزەرەکەی و 3 دەفتەر لە بۆ دشاد یوسفی عسمە دەرگوشی و محەممەد چاوشین و سیپان و یە ئەو جەلادانە بڕوا بکەن سواریان بووینە عەرەب فەقیرانە بڕوا بکەن زیندانێک دەگوت ئەو ژنوم یان دەگوت لەگە کوردان زۆر بەڕەحمتر بوون ئەو نمونانەی بازم کرد بۆ زانیاریتان زۆر بەڕەحم بوون دەگوت ئەو عەرەبانە هەندێک هەبوون ژن و منداڵیان دەینا ڕۆژەڕەیەک بۆ هاوار و قیژ و هۆڕی ژن و منداڵیان بوو دەگوت لۆ ڕۆژی پاشتر هەموو زیندانەکە تازەی بوو هەموو تاسا بوو ئەوە مەسرور بارزانی ئەگەر درۆی دەکەم تەحەدات دەکەم ئامادەم هەموو ئەوانە شایەدیت لە بۆ بینم هەموو شایەدی لۆ بینم بەس زەمانەتیان بکە هەموو ئەوانت لە بۆ بینم کە چ دام و دەستگایەکی بێڕەوشتت هەیە چۆن بەربوونێتە کچ و ژنی کورد ئێمە لە هەڵەبجە و ئەنفال خەباتمان دژی حەجاز دەکرد ژنی کوردی هاتک دەکرد دەمگوت بەس بیگرین پارچە پارچەی دەگەن بڕوا بکەن 2003 گوتیان لە مووسڵە بە برادەرەکەم گوت بیهینە چەندت پارە دەوێ بیهینەوە کوردستان بیکوژن قەزدم لە سەدەیەک نانینە نازانم گوتیان نەما نازانم چ لەوە لەبەرە سەدا ژن و کچی کوردی کوشت بوو کوڕی عەلی حەسەن مەجیدی لێرە بوو زۆر کەس دەزانی چەندە بە دوای دەسوڕامەوە وتم مشکلێک نییە با بکەومە زیندان هەر شتێک بی ئەوانە هەتیچی ژنی کوردیان کردیە کاچی من بەس پارتیۆچێتەکەی ئێمەوە دەکە بڕوا بکەن دەستدرێژی سکسی گەلک زۆر لە بۆ عەرەبان دەکرێتن ئەوانین دەوڵەمەندەکان دەگرن بە پارە بەریان دەدەن بە تەنسیق لە نێوان شەبەکەشی مافیایی هەنا بۆیە لەگە کوردەکان زۆر نەرمن ها هاوڕێن ئەو جەریمانەیە ئێمە بزانم زۆر بەیان دەکەن یەکەشکەم لە بیر چوو مەلا ئیسماعیل سوسەی هەتا لە بیرم نەچوو هاوڕێیان ببورن مەلا ئیسماعیل سوسەی ئەمە ئەوکو عەقیدە کابرایەکی زۆر توندە ئەنی لە فکر وەکو فکر لە توندڕەوە بەڵام ئینسانە و ئەو تۆمەتەی لێ دروست کرا بڕوا بکەن هەمووی درۆیە لە چەندین شوێن باسی کردیە ژنیان هینا بەرامبەری بارزان قەساپی ناچی ئەی ئەمە زانیتمان بەرامبەری ئەتراف دەکەی یان نا تەسلیم تەعەن حاڵەتەکە تۆ بخۆت بینە پێش ساو شتە چیوات لەگە بکەن تر تەسلیم بوو چیان گوت هەمووی کرد هەموو ئەوە هەموو دەبتە مێژوو لە یاد ناچ چەندتان یعنی من دەمە یەک نمونەی کە بڵێم
لەو هەولێرەی ئەمندم من لە سلێمانی و لە ئەواش دەیان سەرۆکجا شەب و بڕواب کە سیارەکانیان داهات هەمومان دەترسان ئەماگەسەنە ئێستا سوارمان دەکەن دەمان بەن لۆ دائیرەی ئەمن دوای ئەوە یەکێتی هات ئێستا پارتی بەڵام یەکێتی و بە ئەستیانە هات لەو هەولێرەی ئەوانەی زوڵمیان لە خەڵک کرد ئێستا لەچێن ڕۆحیان چوەت زەریمەکیان باز بکرێ یەکێک بڕوا بکەن هەموو دێتەوە سەرڕێت هاوڕێنەوە گوتم ئەو تاوانانە زۆربەی ئسمە دەرگوشی سەرپەرشتیارم 20 ساڵە لە پاراستن و لە ئاسایشە ڕۆستەم هەیە کەسەکە ئەو زۆر زمانی پیس بوو وەخت خۆی لە قەزیەی نیازی لەگە من زۆر ئەوە بوو زۆر جوێنی دپێ دەدا کچێک وازم دەموچاوی شتایە بازم ڕۆستەم من تشی پێ دەگۆتری دڵشاد یوسف ئای نهێنی ئەو دڵشادەمان خۆزی هەر لەگەڵ ژن وایە محەممەد چاوشین ڕواندزی تاوان بەسی بوونە محەممەد چاوشین ڕواندزی باس یەکێک لە جەلادە هەرە پیسەکانی دژە تیرۆرە سیپان لە بەسی هەرە تۆخەکانە وەکو گوتم چۆن سێدا دوو دادوەر و داواکاری گشتەکەی کەش بەسی بوون ئەوانەش هەموو ئەوەنە یەحیا هەموو بەسی بوونە هاوڕێیان من بۆ خۆم هیچ کێشەم نییە بڕوا بکەن هیچ کێشەم نییە بەڵام بەڕاستی ژان دەمگری ئازاری ئەو میلەتەیە تەمەنیشم بووتە 52 ساڵ هەمووش بە عەزابمان برتە سەرێ یعنی وەکو هەموو خەڵکێک بەس بەرگە ناگرم یعنی ئەو چیرۆکانە کو دەکری ئەمە نیشتیمانێک ڕووبارێک خوێنمان لۆدا ئێستا بچن دەستدرێژی سکسی بکرێتن یعنی ئەوەش زیاتر بەوەی شێوانی ئەمنی هەژان کە دووجار لە دادگاوای گوت کە خێزانی ئەوە لە دیبلۆماتیک مەگەزین لێدوانی لێوەژێ دەڵێ چوومە دیداری هاتیمەوە دوای هەفتەی گوتیتی ئەتا دەرچووی هیچ لەگەکرا بۆ بزانە بۆ خەڵک وای لێبێ لە دەستگای ئاسایش کە دەستگای ئاسایش واتە باوک و برا و عەشیرەت و هەموو پارێزگارێک لە هەموو شوێنە کاکە دەستگای ئاسایش ینی ئێستا ئەبن لە سوید ئەگەر دەستگای هەواڵگیری ئێرە حکوومەتی ئێرە هەشتێکی بێ ئامادەم خزمەتیان بکە لەبەر ئەوی دەمپارێزی لەبەر ئەوەی لە بۆ من دانرایە لەبەر ئەوی نابینم زوڵم بکە دەستگای ئاسایش شتێکی زۆر پیرۆزە ئەمن ئاسایش و ئەوانە دەبی ئەمنیەتی قەومی خەڵک لێک بدەنەوە بەس کاکات و بچی دەستدرێژی سکسی تعزیب ئەوە تعزیبەکان مایەشان بەس بکەین چەند بە فاشیانە ئەوە بەشەکە لە تعزیب کرایە بەوانە بەس بخۆزای لە کۆمەلگای شەرقی و لە غەربیش وەڵا ژن و منداڵت بینە پێشی کەس بەرگە ناگرێت یعنی هەتا کەنجینێ بە مەسلەی ژن دەزری ئەوە دەکەن بڕوا بکەم بە سەدان نمونەی تر هەیە قسەی کۆتاییشمانە یاوڕێیان ئەو کەیسا درێژە دەچێشی بەس ئەوەی ئێوە بزانین ینی ڕەنگی پارتی مەسرور بارزانانی قچێک ملهوڕە کەسە چێسێک ملهوڕە ناوێت یعنی تەبعەچیان خراپە ئەوە تێدەگەن ئەگەر تەنازولیان کرد یعنی پێ بچووک دەبنەوە پێ لاواز دەبن لە کاتێک داوانە من قەزم لە گشتیانی هەر سەرۆکێک کە پاشەکش دیتمان چەیان سەرۆک کە پاشەکشە دەکا کە دەست دەچێشتەوە کە داوای لێبوردن دەکات جوانتر دەبێت بەڵام من بڕوا ناکەم دیتمان لە ڕێفراندەم دار و بەردژیان بوو هەر کردیان بەس زەرەریان کرد ئەلەوەش زەرەریان کردیە لە جێیەک ڕای بگرن باشترە ئەگەنا و کەسە دەبتە تارمایی و خەڵکەکی زۆر و دووبارەی دەکەمەوە قسەی کۆتاییشم یەکەم جارە لە دوای چەندین ساڵ لە مردنی ئۆپۆزیسیۆن ئەوکو حرەکە یان ناوازبوونی باوا بڵێ خیانەتی گۆڕان کاژ بەتاڵەشی ئەخلاقی کرد خەڵک ئاوا بە تووڕەیی و بە یەکگرتووی کەیسە گوەربگرێ بیکاتە کەیسێکی جیهانی هەرچی وڵاتێک هاتە پشتی ئەوە تووڕەیی و ناڕەزایەتیەکان و سۆسیال میدیا و ئێوەیە و هاوڕێیان تکایە بەلەوەی ئەو بم پاپا حەوتی مانگ دێت تکایە نامە بە خۆتان یان ئەو نامەی ئێمە دامانە ئیبنەماڵی ئەو پێنج زیندانیە نارتیان یان تێکستێک بنێرن پاپا یەکێک دێشتان ئەوروپا مەسیحیت منبەرەشی گەورەی خۆیتە سەردانی کوردستان دەکات یعنی ئەگەر فشارەکان گەورەبی ئەگەر هەیەن ڕەت بکاتەوە لێرە ئەوە شتێەوە دیت جۆزیف بۆریل بامانە نەبوو مەسعود بارزانی بینی لەسەر چەند سەد مەیلێک نامەکە بنێرن نامای بنێرن پەیجی پاپامان دانایە
مەیلێکمان لۆدانایە ئەتوان نەگەنە دوو دێری ئینگلیزی بنووسن بە خۆتان دوو دێری ئینگلیزی بنووسن دڵنیا بن زۆر کاریگەری هەیە ئەمە نامەمان تەسلیمی پاپای کردیە برادەرمانێ لە ناو ئیتالیا ئیش لەسەر ئەوانە دەکات لەو ئەوروپای حساب لە بۆ ئەوشتانە دەکرێت کە نامە لە پاپای بنێرن بە هەر شێوەیەک خۆستە دنیا ئەو لەمەیە ئەبەونەوە ئەیەمەتان نایە بەنەوە ئیدکە بکەن ئاگاداری بکەنەوە کە چه هەیە هەر بەلای کەم بامە مەسرور و مەسعود بڵێ بابە کو دەکرێ ئەووابی دەیکەن ئەوانە دەیکەن لە من وەگرە پێیان دەڵێن فشاریان نەزە دەگەن بەو ئەجمەنیە کورە هاوڕێیان لە ئەوروپای هەموو کات دووباڵ باڵەکی ئینتیهازیە بەس باڵەکی زۆر ئینسانی خواستی ئەمە لە ناویان من لە 2006 ناوە حرەکەم شەوێکی شات هاوڕێیان ببوورە سەر مێشاندن بەس هەرویستم کاتژمێر حەوت پێم نەکرەوتم با ئێستا بکەم